شەوی جەژنە و لە ئێستا هەموو حەزەکەن بە تازەیی بەیانی کە ڕۆژ بوانێ عنی لە کاتێکی وانێ بە حەزەکەن بە گەرمی بڕۆنەوانە هیوایەتیانە و قەڵەباڵەکەی خۆیان مەحتەلکەن ژنێر وەک وێت وڵای بە وەنەیەش و کارەوە دەستام ڕۆپەماکراوە بێت هیچ مەجالێ نەبوو ناوەڵە شەوتان باش سەرەتان کردەوە بە سەرتاشی بەڵێ سەعات چەند مێنەوە والله هەموو جەژنێ تا 9 تا 11 زەی بەیانی بعضی گوای لێهاتووە بەس جەژن و جەژن دەرەکەی و قەیسی لێهاتووە سەرەت کردەوە بە سەرتاشی وەرە من هەر احتیاط خۆم خستووە احتیاطدان احتیاطیشی پێیە کورە ئەگە بەرێکیان بەرێنەکە فەرقی نییە سەرەمان بەرەکەوێت دوی شەو شەو ئەم بەڕێزانە کە سەریان کردو بۆ جەژنەکان نێرگەلەشیان داناوە بەڵام هەمویان ڕایان کرد نێرگەلەکان بەجێشت ئەوە نەبێ نێرگەلە تەرک ناکرێت ئەی ئافرم کامێراکە ئەتوانی نێرگەلە بە خەڵک فڕێبی سڵاوتان لێبێت ئێستا شەوە و دوهەمین شەوی ڕەمەزانی پیرۆزە ئەبینین سەرداشخانەکان بەردەم و ناو سەرداشخانەکان قەرەباڵخە بەڵام بۆچی لەبەروی هاوڕێکانمان یاخود ئەو کەسانی کە لێرە ڕاوەستاون سەریان گرتۆ بۆی کە سەر چاوکەن بۆ بەیانی کە جەژنی ڕەمەزانی پیرۆزە ئاخۆ سەعات چەند سەریان بەرەکەوێت ئاخۆ سەرتاشخانەکان کەی ئەڕۆنەوە ماڵەوە کەی نانی بەیانیە خۆن کە پێڵن نانی جەژن ئێمە ڕای مشتەرەکان و ڕای سەرتاشخانەکانی ژوەرەگەین لەمەیان ئاخۆ مشتەرەکان بۆ پێشتر بیریان لەوە نەکردێتەوە کە سەریان چاکن و خوان ئامادەکەن بۆم جەژنە هەنێکیان ئەڵێن لە کوڕەکەنجەکان بۆی کە سەرقوژمان تێک نەچێت بۆ ئەوی بۆیە ئێمە ئەم شەو هاتووی سەرمان چاکن سەرتاشخانەکان ئەم شەو نابێ بوونی تۆ بۆی سەرێت ئەگە نووسیشیاوە لەسەر کورسێک دانیشە هەنێک تریشانڵێن لەبەر ئیش و کار فریان نەکەوتوین لەم ڕەمەزانەیە بین سەرمان چاکن هاتیوە سەرتاشین چۆنە پێش با بڵین جەژن بیری نەکەوتوتەوە کە سەر چاکەی بۆ ئیلا ئەو شەوە وڵای بە وەنەیەش و کارەوە دەستام ڕۆپەماکراوە بێت هیچ مەجالێ نەبوو ناوەڵە ئاخۆ مانەکانی تریش کاتێک کە ئیش و کاریشانەیە بەڵام فریای ئەوەکەن سەر چاکن ئەمە وەک نەریتێک وایە ئێمە ڕەخنەیەک ناگرین بەڵکو ئەمە نەریتێکە بەر لە جەژن هاوڵاتیان خوام ئامادە ئەکەن بۆ جەژن ڕەمەزان ئەم هاوڕێشمان ئێستا هاتە ژوورەوە سڵاو لێ سڵاویش دەتۆ ئاتوی بۆ سەرداشخانە ئەرەوەڵا کەی سەرەوە والله تراوە سێ شەو زۆر چاکان لەدوای هاوڕێمانە و لەگەڵمان نابن با بزانین سەرداشخانەکان ئەم شەو چۆنە بەنە سەر ئەو مشتریانەش چۆن چاوەڕێیەکەن دەورتان قەرباڵخە ئارە وەڵی بە حکمی شەوی جەژنە و لە ئێستا هەموو حەزەکەن بە تازەیی بەیانی کە ڕۆژ بوانێ عنی لە کاتێکی وانێ بە حەزەکەن بە گەرمی بڕۆنەوانە ئەم سەرەیە هەر هەمیدانیشون لەبەر خاتریەوەی ئەمە لاچێ و ئەو چێتە شوێنی ئەو وە ساڵی بە خێرایی سەر چاکەکە ئێستا وڵای کاکاروان بڵێم چی وەساکە وایە سەر و چایشی تووکە هەرە بەخوا مردوین زۆر ناخۆشە کی سەر چاکەکەی وڵای سەرتاشین بۆ دەلاک نییە لە عارفەیە نییە ناوەڵا بە ژیان شتیوە نابینی پیرۆزی بێت خۆش پێ خۆشە ئێستا سەر چاکەکەی سەرەداتوە بەڵێ زۆر چۆنە پێش ئەوەی کە جەژن بێبیری نەکەوتۆتەوە کە سەر چاکەی ملیشە حازگرەوە سەر وڵای سەرشم شۆردووە بەس من بەڕاستی لێرە نەبووم لە کەرکک بووم دەمێکە لەکەستا تاشی لێنێوانێ بەڵە لێتی بەس خۆ مەشغوڵی ئیش بووم بە سەر خاڵیشەوە سەرخاڵی ئیش بەڵێ لەبەرەوە مەجاڵ نەبوو وڵی هەیە بە ئیشەوە مەشغوڵە ئیشەکە وڵا بە ڕۆژ خەریکی دوکاناری بەرەجەژنایتەشەوە کە بۆی تازە بێت ناوڵە نەوەڵاش کە سەوێنی خۆ هاوتا جانگەر ئەوێنەی کێوانش بگری سیرەکەی هەمان ڕاوەساون بۆ سەرگرتن بۆ سەرتاشین چۆنی تۆ خۆش بخۆ پیرۆزی بێت خۆش سەر چاکردەوە بەڵێ نەجاتێ بوو ئاڕۆڵا تۆ سەر چاک ئاڕۆڵات نەجاتێ بوو ئاڕۆڵا دایێنم لای وەستاگەم چەند بەرێک وڵی پێشە چام کردووە بەس ئێستا قش دابێنم ئێستا سەیریکەن و ساعتە ڕاستە 12:30 ئەگەر ئێستا سەیریکەن سەعات 12:30 شەوە ئێشتا تقریبان سەکەسی شیرێ لەم سەرداشخانەیە بەتەنها ئاوە کۆنسێ چۆڵی کەنەم ناوە چواردە ڕشتمان ئەم دیمەنانە بگرین کە خەڵک
چۆن پێشوازی لە جەژنی ڕەمەزانە کاتوانە و بەڵام پرسیارەکە لەوایە بۆچی خەڵک تەنها ئەو شەو بیرەکەن حەزیان لێیە هیوایەتیانە و قەڵەباڵغەیە خۆیان مەحتەلکەن ژنێر وەکو یەکە هەر عینەش دەبێت ها وڵی ڕاستەکەی بەڵام هەر عینەشتە باوەڕکە یەک مودە چۆڵی یەکەن لەم کاتەیە قەڵەباڵغەکەنەوەنێ ئەوە مۆزوعەکە ژینە ئەم قەرەباڵغێت ئەسی ناکاتە سەر ئیشەکەت مەسەرەن بۆ نمونە سەرێک بە خێرایی چاکەیت بڵێ پیرۆزی خۆمە ئیشەکاری احتیمامی بین چکەی خۆمانە مشتری خۆمانە بێگانە چا ناگەین تا بەڕێکەی من لەم سەتاشخانەی سرم چاک نەکردووە ئەمە یەکەم جار من بێگانم بە سەتاشخانەی سرم بە سەقەتی چاکەکەن نابۆی چا ناگەین نا یەک بێگانەی دیانە ئیش بۆ بێگانە ناگەین هەمووتان بێگانە نینەوە نار مشتری خۆمان نەبێ ئیش بۆ مشتری کەسی تر ناگەین بەڵێ سا کەسێ بێ لێەوە مەسن سەر لای ئێوە چاکا بڵێ توخوا کاکە چاچکەن ئەڵێ ئەگەر کابرا مشتری خۆمان بێ لەم کاتەیە بۆ یەکەین مشتری خۆتان مشتری خۆمان بێ بەس ئەگەر مشتری خۆمان نەبێت ناتوانین بۆی بکەین چونکە ئەمە لە توانەمانە هەرە ئەو مشتریانی خۆمان بەڕێ بکەین لێرەوە جەژنە پیرۆزە لە هەمووتانەکەم و هیوای بەختەوەری و خۆشبەختی بۆ هەمووتان و بۆ ئێوەش کاک ئینشەڵا لە هەموو لای پیرۆز بێت بژی سواس سەرێک دۆ بۆ سەرتاشیان تاو نەوەڵا چاوەڕێم خەڵا باشە سەرشت باش بەس ڕیشم ماوێت یا سەردانی سەعات چەندی شەو بەرمان دەکەن وڵی بەسەرەی تر بپی ناوەکان ناوە نووسین ناوەکانە بەڵێ ئەمە ناوەکانە ئەم ناوانە لەوانەیە سەعاتی شەو سواری شەو سەریان بکە ئێساوە کە بینین بە درێژایی شەقامی پیرەمێرد ئەم هاوڕانی کە لێرە دانیشتون هەمان سەریان گرتووە بۆ سەرتاشین بۆ جەژنەکە لە بەرەی دیارێت کاتی نەبووە پێشتر یان ئیتر خۆش تابان ئێستا بە تایبەتی دەلاک سەعات چەند مێنەوە وڵی هەموو جەژنێتە 9 تا 11 زەی بەیانی بەڵێ دانی جەژنە خۆنیەوە وڵی ئیسفادەمان لە جەژن نەکردووە لەوەتی سەرتاشی سوادۆ لە جەژن لەوەتی دەلاکەم بە هیچ شێوەی ئیسفادەم لە جەژن نەکردووە لە سەعات چەند ڕاوەستاویت من ساعت و نیوەکە بێت ساعت و نیەکە بەردەکەوێت ساعت دەوری ساعەیەک ئیکەیەکی تەماڵەوە ساعتنانی جەژنە خۆی دەوری ساعت دوانزەی ناز ها هەر ساڵاتینەوە ئیشەڵڵا ساعت سێ بەردەکەت بەرمانەگەێت ئیشەڵڵا هاتوین سەرێک چاک بکەین چۆنیت بژیت سەرێک چاککەین وانە سەرمان بەرەکەوێت لە خزمەتتانان بەس بە سەرەیە بەسەرەیە باشە ساعت چەند بەرمانەکەوێت بم شەی جەژنە وەڵی سرە هەیە تا بەیان تا بە ساعت چەند بێنەوە تا بێن من وەکو خودی خۆم لەوە چێ تا سعات نوی بەیانی بمێنمەوە نانی دەستی دایکە خۆین جەژن وەڵاهی ئێمە ژیانەکەمان وایە تر ئیشەکەمان وایە جاری وایە لە ساڵێکە نانی جەژن لەگەڵ ماڵەوە ناخۆین چونکە ئیشەکەمان وایە کە بەیانیە ڕووینەوە چنی ساحەتەکەی نیوەڕۆ لەگەڵ ماڵەوە نانەخۆینەوە ئیتر تەسەور کە لەو 3 ڕۆژ و 4-5 ڕۆژەی عارفەیە لەوە چێ جاری وایە 10 سعات نەخەوی ئێمە لە هەموو کاتێ لەگەڵ یەکات نانەخۆین لەگەڵ یەکا جلە کڕین نازام لە بۆنەکانە لەگەڵ یەکە سەرچاکەین هەمووشی پەلێتی لەگەڵ یەکا جلە کڕین ئێستا نازایلی خۆمان بوو یەک لای ناکرێتەوە نازان ئاسن ئیشەکەی ڕەنگە تا ساعت 12 نیوە دوانزەی نیوە بڵێ تازە یەکەم ڕۆژی چەش من لە خزمەتان بەس ئایا ئەو مشتریانە قبولێکە ئەمە مۆبایل قەفڵکەین و بڕۆینەوە لە ماڵەوە نان بخۆین لێمان عاجزە بن بۆ خۆتان قازانجشی تیابێ هەم هاوڕێتی هەمووی کەوکو کاسپێکی خۆشتان وای زۆر چاکە بەس جاری وایە ئێمە لەمە ڕەمەزانەکە لە ڕۆژەکانی ڕەمەزان لە ئەوڵەوە تا 20 ئێمە ئیشمان زۆر کسە لە 25ەوە بۆ 30 بۆ جەژن ئەو کاتەی تر ئیشی ئێماکرێتەوە مشتەکان خۆیان لە بین یەکتیان ناڵێن مەسەر نایکەن بە مشکلە یان شەڕێک کە سەریان ئاڵ و گۆڕ بێ مەسەرەن جاری دەگمەن تایەتی بەس ئێمە نایڵین دڵی هەموو کەسێ ڕاگرین ئەحترام لە هەموو کەسێگەگرین هەر کەسەیە بۆ لامان ئەیان خینە سەر و سەر چاوانمان ئەگەر بێ ئێمە ڕازی بن ئێمەیان خینە سەرمان ئەگەر مشتریەکی ژیان کەسێک لێ ئێمە عاجزە لەم تەلەڤیزۆنی NRT-ەوە دای لێبردنی لێکم ئێمەش ئەڵین ئەگەر هاتن سەرەتان گرت بۆ سەرتاشین ئەگەر سەرەکەتان ئاڵگۆڕێکی تیاکرایان ڕنگ بەرتانکە و ئەوە هەڵمەچن تووڕەمە بن چونکە سەرتاشخانە چەندێک تۆ تایە جوانەکری ئەوەنەش خەتەرە چووکە گوێزانشتیوای لێیە لە دوای ناوبڕێکە گەڕێنە وڵاتان دوور مەکەن و لەگەڵمانە